بەیانیتان باش بە پشتیوانی خی گەورە و بە پشتیوانی ئەم خەڵکە دڵسۆزەی ئێمە کەرکوچەکان ئەمڕۆ مێژوویەکی نوێ تۆمارەکان ئەمڕۆ ڕۆژێکی زۆر مێژووی گرنگە لە مێژووی کەرکووکدا ماوەی 18 ساڵە لە کەرکووک هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا ئەنجام نەدراوە ئەمە دوای 18 ساڵ خەڵکی کەرکووک تعبیر لە ڕێی خۆیەکە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایەکی نوێ کە ئەنجومەنێکی خزمەتگوزاری ئیداریە بۆ خەڵکی کەرکووک هەڵبژاردن لە کەرکووک تایبەتمەندی تریشی هەیە لەبەرەوەی لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا ئەم ئیدارەی لە کەرکووک هەبووە ئیدارەیەک بە وەکالەت بووە و بەداخەوە خراپترین سیاسەتی ئیدارەدانی ئەم شارەی بەکارهێناوە لە پەراوێزخستنی پێکهاتەی کوردی پێکهاتەی تورکمانی پێکهاتەکانی تر و گەندەڵیەکی زۆر لەم شارە هەبووە و ستەمێکی زۆر و هەوڵدراوە تعریبی نوێ لەم شارە ئەنجام بدرێت جات تعریبی ئیداری بێ بە پاکتاوکردنی پێکهاتەکانی کەرکووک بە تایبەتی کورد لەم شارە داگیرکردنی زەویزاری جوتیارانی کورد و تورکمان سیاسەتێکی جیاکار سیاسەتێکی پڕ لە عنسریەت و بۆیە ئەبینی خەڵکی کەرکووک بە پەرۆشەوەیە بۆ ئەم ئیدارەیە بگۆڕێەوە ئیدارەیەکی نوێ بێنێتە کایەوە کە تعبیر لە ئیرادەی خەڵکی کەرکووک بکە ئیدارەیەک بێ کە خزمەت کاری خەڵکی کەرکووک بێ و بتوانێت ڕنگ جێگای متمانەی هەموو پێکاتەکانی کەرکووکیش بێ بە پشتیوانی خی گەورە و بە پشتیوانی دڵسۆز ئەم خەڵکە دڵسۆزەی کەرکووک ئەمڕۆ ئەو سەرەتای کۆتایی پێهێنانی ئەم دەسەڵاتە شۆڤێنیەی خۆسەپێنەیە کە ماوەی 6 ساڵە ئەم شارەی بە ناشرینترین شێوازی حکومڕانی لە هەموو ڕۆکانەوە حکوم کردووە بۆیە داواکارین لە هەموو خەڵکی کەرکووک و لە هەموو کەرکووچێ بەڕێزەکان و بە تایبەتی کوردستانیانی کەرکووک ئەمڕۆ بە پەرۆشەوە بستنە سەر سندوقەکانی دەنگدان و مێژوویەکی نوێ تۆمار بکەن کە من دڵنیام ئەمڕۆ مێژوو تۆمارەکەن و ئەمە ڕۆژ سەرەتای کۆتایی هاتنی ئەم دەسەڵاتە خۆسەپێنەیە کە 6 ساڵە ئەم شارەی خۆتانە بینن بە چ شێوازێک ئیدارەداوە ئێمە گرینگە زۆرینەی خۆمان بسەلمێنین لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ ئەوەی ئەو سیاسەتەی هەمانە ئەو تەوەجوهاتەی هەمانە بۆ بەدیهێنانی ئیدارەیەکی باوەڕپێکراوی جێی متمانەی هەموو پێکهاتەکان کورد و عەرەب و تورکمان و بە یەکەوە بتوانین ئیدارەیەکی دادپەروەر بێنینە ئاراوە کە هەموو پێکهاتەکانی کەرکووک تایدا بەشدار بن و بە تاکیدیش هێزە کوردستانیەکان تایدا زۆرینە بن 50 بن بۆی بتوانین ئەم ڕۆیەی هەمانە جێبەجێ بکەین و بەڕاستیش بۆ ئەوەی کەرکووک لە تەوەژمی تعریب لە پەراوێزخستنی گەڕەکە کوردیەکان لە تعریب کردن لە داگیرکردنی زەویزاری جوتیاران لە پەراوێزخستنی گەنجی ئێمە لە هێنانی خزمەتگوزاری بۆ ناوچەکانی خۆمان و منتیقەکانی خۆمان ئەمانە هەمووی گرنگە ئەمڕۆ ئێمە وەڵاممان هەبێ بۆ ئەو ستەمەی کە 6 ساڵە لەم شارە ئەکرێ.